بینەرانی ئازیز و خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئدامەی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆ لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە عەبدوڵڵا دارەبی ئەندامی هەیەتی ئیجرایی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیست وتوێژەکەین سەبارەت بە ناڕەزایەتی و ئێترازی ئەخیری کوردستانی عێراق. عەبدوڵڵا دارەبی پێشەوەی پرسیارەکانم ڕاستە بکەم ئەگەر دەنگی بنەویسی بەخێرەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەردۆ. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەردۆ زۆر سپاس. سپاس مەمنون. عەبدوڵڵا دارەبی وەکو ئاگاداری ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی عێراقا ئەوە بۆ 30 ساڵە چێ حاکمیەتەکەن لەو وڵاتەدا. بەرهەم و دەستاوەردی ئەو کۆمەڵگا لەژێر حاکمیەتی ئەحزابی ناسیۆنالیست و قەومی جیا لە نابوودی و فەقر و فەلاکەت و بێحقوقی 5-6 ملیۆن ئینسان لەو جۆڕافیایە شتێکتر نابیندرێ و هەرچەند وەختێک جاریش ئاگادارین بەداخەوە ئاگادارە بین کە خەڵکی ئەو کۆمەڵگا بەهۆی نەداری و هەژاری و فەقر و فەلاکەتێکە لەژێر سایەی حاکمیەتی ئەم ئەحزابی دەسەڵاتدارە لە کوردستانە بۆ ئەوەی بە دوور زیندگیەکی باشتر و نەجاتی خۆیان لەو کۆمەڵگا ڕەش و تاریکە دەسە بەسا بەرەو ئوروپا ڕێدەکەون و بەداخەوە هەرچەند وەخجارێک دەبینین لە دەریاکان کۆمەڵێ لەم کۆمکرێکار و زەحمەت کێشانە کە بەدەست نەداری و هەژاری و ڕادەکەن گیانی خۆیان لە دەستەدەن و ئەو وڵاتە تەرکەکەن. هەروەکو ئاگاداری لە چەند ڕۆژی ڕابردووشە جەماعەتێکی زۆر لە خەڵکی کوردستان بەتایبەت لاوان و جوانان بەرە وڵاتی رووسیا و حتا لێستان و ئەمانەوە ڕێککەوتن و هەروەکو ئاگاداری لە بەری فەڕەنسا و ئینگلیسا بەهۆی غەربوونی ئەو بەلەم و قایق و کەشتیانەی کە کۆن و ئەوانن غەرق بوون و گیانی خۆیان لەدەست داون. جیا لەمانەش لەمانەی کە کۆچ دەکەن هەروەکو ئاگاداری چەند ڕۆژی ڕابردوو شایدی ئێتراز و ناڕەزایەتی دانیشتووەکانی دانیشتەکان بەهۆی فەقر و نەداری و کەڕژانە خیابانەکان و بۆ چارەسەرکردنی ئەم وەزیەتەی خۆیان. ئێوە مەسەلە کولەن چۆن دەبینن لەژێر حاکمیەتی ئەحزابی دەسەڵاتدار لە کوردستانی عێراقا؟ بەڵێ سپاس بۆ تۆ هەروەها بۆ بینەرانیش من بەلەوە کە جوابی پرسیارەکانی بەمەوەی شار بە نقطەیەک دەکەم کە مربوطە بە خودی مۆزوعە و شتێکی متداولیشە لە کۆمەڵگا و دێت و ئەچێت. یەکمەوە بڵێم کە کوردستانی عێراق طبقەی بەناو طبقەی بژوە ناسیۆنالیست لە قەد و قەوارەی ئەحزابی جۆر قەومی و ناسیۆنالیستی و مەزهەبیە حدودەی 30 ساڵە وەکو خۆت ئیشارە پێ کرد سەیتەریان کردو بەسەر کوردستانە. ئەمە بە دوو بنەماڵی بەرزانی و تاڵبانی معنا ناکرێت تەرجمە ناکرێت. بۆیە ئەمە ئەڵێم کە زۆر جار ئەبیسین کە ئەفرادی سیاسی حتا چاپ ڕاست بە زۆری چاپ حتا ئەحزاب باس لەوەکەن کە کوردستان گیری کردو دەست ئەم دوو بنەماڵە نەبێ مەسەلەکە خۆشە بێت باشترە بێ و فلان و لەم جۆرشتانە. قسم لەوە نییە کە ئەو دوو بنەماڵە چ نەقشێکیانێ و چ نەقشێکی مخەڕبیانەیە وە لە لووتکەی شاقەراریان کردو، بەڵام حقیقەتەوەیە خەڵکی کوردستانی ئێران و خەڵکی کوردستان لە چاپەچەکات بە وردی تماشایەوەکە کە حقیقەتەن کۆمەلگای کوردستان چ لە بەشی ئێران چ لە بەشی عێراق سووریە تورکیە زۆر دەمێکە لە دڵی ئەوزاع ئەحواڵ و مناسباتێکی حاکم بەسەر کولی بەشەریەتە لە ئەمڕۆ جیهانە ئەژی ژیانەکە مناسبات سەرمایەداریە حاکمی سەرمایەداریە. ئەم ئەحزابە بەناو کوردیە کە بۆ ئاڵا و نیشتمان و شین و ڕۆڕۆکن و 30 ساڵە خەڵکان بەکوشت ئەمانە نوێنەری سەرمایەداران و برژوازی خەڵکی کوردستانن لە هەر کوێ بەدەسەڵات بگەن و یا لەو شوێنانە کە بەدەسەڵات نەگەیشتون تایسە و یا لە ئایندا بیان هەوێ بەدەسەڵات بگەن ئەبێ خەڵک ئەمانە بەم شێوە بناسێت و لە دڵی مناسبات و زاحواری ئیسا جێیان بکاتەوە و لەم چوارچێوە بەربەرەکانی جدیان نەگەرا بکە وەگەرنە بێ بە قسەکەی مجاهدە ئەیهێنیت و ئەیبەی 43 ساڵە قسەکەی مارگ بەر خومەینی مارگ بەر خامنەئی ئەنگار ئەگەر خومەینی و خامنەئی بمرنی ئێران خۆشە بێ ئەوە خومەینی کە لە ڕاستی گشتیانەوە مرد و بەخەرە ئەوزاع ئەحواڵ نەتەنیا باش نەبوو خراپ و خراپتر بوو. عەلی خامنەئی بمرێ هەماشتە
ولا كردستان عراقيش وإيرانيش وأملاش وراشت مشاوكك أحزاب ديت سرح حكم بالأخير لقال كان بش كوملقايش دو بش هزار بش نية تيكرو بيكري نابي كان دو بش كان نظامي موجود كان نظامي سرمایه داری و حکمك كي تأشيري كريكارك واقعا روجانا أكثرية كوملقات تشكيل ده وروج مرة استثمار أسوسياتو وخارج الإرادة منو تو أم حزب أو حزب خليك خباتي خويتي لقل أو طبقاك في على طبقي سرمایه بوي من أم توزع حمداك أم كوش كدنو أم كشتنو برينو بما فيه وفقر وفراكن لكردستان يرانا لدو مناسباتي كي سياسي اقتصادي واجتماعي لكردستان عراق أبي ليك بيتو بو أوكا بزاني شون بربركاني لقل كي بزاني شون خوتي بو تيار وبو متشكل ومتحزب كي وقرنا بمشيوا أمشيوا كديد الراسي كي أقر بنفع أحزاب نبي بزاريش النية كان واب باشا كان يا لكردستان أم بالبشيو أم وزيتك تو إشارة بيك تنيا نخلقاوها بركو قشريكي ده تابس للصد لكوملغاي كردستان بونة ملياردر بدولار نقبة دينار نقبة ثمن بركو بونة ملياردر وكو ملياردر أنا كلا أوروبا ولا أمريكا ولا شركاء ديكي الدنيا وجوديان هي أم شر بيني أم أكثريتي أو أقليتك هاتون أم أحزاب برجوا ناسيوناليستان شك حكم كان طرفداري أو ده بيزدر صدنا كنماوي سيصالي رابطوا لكردستاني عراق بالأخير بنت سرمایه‌دار كي قند عمدو وبنت أو كساني كواقعا لدى الرنجي تشيني كارنا أكثريتي خلقي كردستان ككاركا بمعفو بحقوقه وبباريه وبجيانه الفقر فلاكتاجي أما داستان كبمشي ويا بويا أم بشر روج بروزياك يعني بشي فقر فلاك زدك كريكران زياد وزياد تركن بلان بمافن لأرستي اقتصادا هيج نوع جيانة خوشيانية لبار سياسي وهيج نوع حقوق جانية بلكو سرمایه داران وحزبكانيان كتادان مسلحا أمانا كداسة بيون بمن خلقي كردستان وبالأقرب بمشوال بيكن مسألة كوتش اعتراضاتي الروجاني خلقي كردستان اعتراضاتي بيتاي دانشجوان لكردستان أما لدري أم أوزاع أحوالها القليل ولدري أم أوزاع أحوالي شاء بيش استاذ عبد الله أنا بدي مسألة دانشجوان واعتراضاتي أخير لا إدامي توضيحات كانت أتولى ناقصة كانت باس لبربركاني واعتراض ومبارزة كرد باتوزي بموزيتك يبين آية ريقا شارع والتغيير أوزاعك أملك خلق ملي ريقا بقر نبرو جان ومالي خوان لدستن هالوكو أقداري متاسفانا هرچن وقت جاري ديان نفر أو كان غرق بن آية أمريكا كيتي يا أم خلقا لخرج سرقا حد كان بو نجات بون لدستي أم أحزابو شقدارو شوخا وهنايكا بسرم خلقا حاكمه هاورجان خلق خوان متشاكزن لحمو كسب باشر خلق كردستان عراق لكاري لكردستان جنان حتى آزادي خوازان بتايبت حمو مشتاني زانن كناچار كراون جيانيان تنبوا وان بيكردون كناچار بنبرون بسر جيان بشون جيانيك كلاقن نمرن كان نشن خوان مارو مناليان وقرنا هيش كده خلق كردستان حزناكا شلون وريقو امكاناتك بو خوي فراهمي كردو صدام صالبا وبابيلي لوجيا وبيت اساء اوارب بي اويك بزاني بتشي اقاد يعني بروا برو انديك لينا روشنا روج بروا بلاروس لو هري غرنو روج بروا لو بحرانا غرق بي روج بروا لدرياي مانشي بين فرنسا وانجلستان برخلنا وبلميكا كاوانش بشي زوري ما فيها كرد لو بمشيوا دو حفته لمو برسي 4 نفر لبلميكا خنكان كزيات الله كأكثرية عن خلق كردستان بول من قالك ما هو بلهم كخلق متوجه أما هذا الروشتن غلطة برام جيان هنا ما هو بون من لكردستاني عراقا بالآخر طلبة بقولي خويان ويا تحصل كذا كان دانجوا كان دينا ميدان أنا ما في من قالك لا قد كل جفان من أنا ولا من بني كبيجين كومك هزينة من قالك أوان الجواب أنا بدوشي وجواب أنا دنو يكي عشان الدنيا مش توجودينية دومية وياك
بالاخره بقول له ببومبي اتجزا وبتشي وبتشي بمجواب يدنوها الا نوتشي مقاسكي فنكان والسيري اوزا احوالها كان نجوابك سياسيان بيدنو نجوابك اقتصادي هيك كان بينادر بمدرك مو برمك نخير ولا خلقي كردستان في خوش نيبروها والله خلقي كردستان وقت جياني نبو نخلقي كردستان خلقي حلقي الدنيا وقت جياني نبو بالاخره هوله داب بجي بشر اصلا نيك خصوصيات اسيكي ويك خلق بوني بو جيانه بو بختوريه امر الرشي بس اللي ديال خطايا ونيه ويان كدون ناشاريان كدو بو بر وبحر وهواء بقريه تبن يا لتيار ذاك يا البحر بخنك يا بروال ولاتاني ديكا وكو خود اشاره بك بلاروس ولا روسيا ولا لهستانا او ده هزي نظاميان بوكوب كانوا لملا ولا الاتحاد الاوروبا ولا باش بلاروسا كان ناشاريان كان باش كان بنيرنون عن باش كان لما وي دو حفتير بردوها بداخل قرانوتو بجاقي وكان يشتجيان كانوا ما في انبر رسمية مناسن ناشاريان كدو هنا قرن نخير اما ناشارية اما جيانة بو جيانيش انسان خويا كا بحموش ونكا هولو داو تقالادا جيانة حرام كدو ناشار نمكاربكم سوالگو توضیحتان دادولا درابی بین مسئله اعتراضی اخیری بێسا دانیشتووەکان لە ڕشتەهای جۆرەجۆری تەحتیلیە لە شار و شارەکەکانی کوردستانی عێراق بە خاتری نەدانی کۆمەک هەزینە دیارە بەشێکی زۆر لەمانە خەڵکی فەقیر و هەژار و بێئیمکاناتن کە ناتوانن هەموو شتێکیان بۆ دابینکرێ و ئەمانەش داخوازەکانیانەوە بۆ اعتراضیان بووە کە کۆمەک هەزینەیان پێ بدرێ وەلا هەروەکو ئاگاداری لە چەند جێگا شاهدیەوە بووی کە دەفتەر و مەراکزی ئەحزابی حاکمیان ئاور تێبەردا و پۆلیس و نیروهای مسلحی بە تەواوی ئیمکاناتەوە بۆ سەرکوتی ئەم دانیشتوانەوە ئەم ناڕەزایەتیانە کە دەستی پێکرد بوو هاتنە مەیدان و زیاتر لە 300 نەفەریان دەستگیر کرد و عێدەیەکی زۆریشان ڕەوانەی زیندانەکانیان کردووە هەروەکو ئاگاداری لەم ڕۆژانەدا دوێنەوپێر بووە قوبات تاڵەبانی لە جێگایەک کتوویە پاڤێل تاڵەبانی ببوورە تویا خەڵکی کوردستانی عێراق لە هەڵبژاردنەکەنا 65 تا 70% خیزیان نەهاتووە عینیم کەلیمەی بەکار بردووە خیزیان نەهاتووە ڕێمان پێ بدەن ئەو نە لەگەڵم کۆمەلگا خراببووین لایەتریش و سەبارەت بەم ئێترازی دانیشتجوان مەسرور بارزانی کتوویە لەکوێ خوێندن بە خۆڕاییە و لە پەنای ئەوەشا کۆمەک هەزینە بدرێ یعنی ئەم داخوازیانە هیچ تەوەجۆی پێ ناکەن بۆیان مهم نییە سەبارەت بەم قسە و باسانەوە بەم ئێتراز و وەزیەتەی کە ڕووی داوە قسە واسی ئەوە چییە هەروەکو تۆ باسی کرد بەڵێ لە بەرابەر ئەوە کە یارمەتیان بن یانە ئەم هەزینە کۆمەک هەزینەوەیە کە دانیشتوو یارمەتی بی بۆ بتوانێت تەقسیڕەکەی ئیدامە بەر وەجیا لەوەش قەرزێکی بێتێ کە بتوانێت بەم قەرزە دوایی قەرزەکە باتەوە بە سەرنجام گەیشت تەقسیڕەتەکەی تەواو کرد و بوو بە کارمەند و بوو بە شوێنەکە دامەزرا قەرزەکەی باتەوە ئەوانە هیچ کام لەمانیان قبوڵ نییە یعنی هیچ کام لەمانە هەتا بە تەن زۆرن لە هیچ کوێی دنیا وجودی نییە من لە ژێرنویسی ئەم قسە و باسانە کە مەسرور بەرزانی کردبووی ویا باڤێل تاڵەبانی نەفەر نووسیبی من لە ساڵانی ئاخری دەورانی سەدام حوسێنە دانیشتجوو بووم و لە جامعەکانی کوردستانی عێراق من خەریکی تەحسیل بووم زۆر دقیق بە فاکتۆ خەریکە بازەوە کاڵێ من ئەو کاتە فقط بۆ خەرجی ڕۆژانەم 30 دیناری عێراقیم پێدرا دینارێ لەو کاتە $3.60 بوو ئەڵێ جیا لەوەش خورد و خۆراک و ئەوانیان پێ ئەداین بۆ ئەوە کە بتوانین ئیدامە تەحسیل بین یا زۆر سەیرە ئەم نمونەیە بۆ ئەوە هێنابووە و وتبی ئەم درۆ بە هیچ شێوەیە قابلە قبوڵ نییە چون ئیسە خەڵکی بەشێکی زۆر لە کوردستان لە ئوروپا ئەژین بەڵام من بۆیە باسی ئوروپا ناکەم کە ئەم قسانە خەمە بە درۆ هەر باسی سەدام حوسێنەکەم باسی ئەو سەدام حوسێنە کە ئەمان بلەخەرە بووم لە جێگاری وەڕووی ئەویان سپی کردووە ئەمە قسە و باسی دانیشتجوویەکە کە ئیسا خۆی وجودی هەیە و حزوری هەیە و پێم وابێ خەڵکی کەرکووکیش بێ گەرێکم ئەو بڵێم کە ئەم کۆمەک هەزینە لە هەموو شوێنە ئەگەر لە هەموو شوێنە لە زۆربەی وڵاتانە ئەیدەن و خۆیان تا ساڵی 2014 کەم و کەسر داویان بەڵام لە 1914 بە دوعا قەتعیان کردو ئەم کۆمەک هەزینانە قەتع کردووە لیان بە هیچ شێوەیە هیچ قەرز و قۆڵەیەکیشان پێ نادەن کە خۆیان
خوانی پێبژین و بتوانین ئیدامەی تەحسیلەکان بن یەکێک ئەمە یەکە ئەوە ئەگەر کەسانێکیش کە شەنسیان بێ و بتوان بە هەر کولەمەرگیەک بووە دەورانی تەحسیلاتیان تەواوکەن و دابمەزرێن هیچ کار و شوێن و ڕێگایەک بۆ ئەم تەحسیلکردانە نیە مەگەر اینکە خودی بن یانە لە ئەحزاب بن و لە قەوم و کەس و لە نزیکانی خودی ئەحزاب و مەسئولانی بان بن ئەگەر ئەمە بنە و شانسە ممکنە بیان بێ غێر ئەوە 95% ئەمانە وەختێکیش تەحسیلەکەتەوەکەن هیچ شانسێکیان نییە بۆیە ئەرژێنە سەر شەقام و بارەگاکانیان ئەڕوخن بارەگەکانیان ئەسووتیان یەکێکی تریژەوە کە خۆیان باسیەوەیەکەن وەکو تۆران لێکەن و شەش بەڵێ منش گوێم لەو قسانە بۆ کە باوێڕەڵە 65 لە سەوی خەڵکی کوردستان ڕێیان پێ نەداوین باشە شێ بزان بۆچی ڕێی بن بە ئێواخر ئێوەیە کە 30 ساڵ لەوە بەر بەکێوە بوون وەجیفانتان خاڵی بوو ئیسە ملیاردەرهایەکی گەورن و لە هەموو شوێنەکە بزنستان هەیە و خەریکی کاری بزنسن لە سەطحی دنیا و ئەو خەڵکتانە ئاوا پێکردووە ئاوارە و دەربەدەر و ماڵوێران و بێنان و ئاوکردە بۆچی ئەبێ ڕێیتان پێ ئەمە لایەکیشی حتا مەحکومیان کردووە مەسەڵەن باڤێڵ و قوبات وتوانە هەر کەسێک کەم کارێک کردووە ئەمە مەحکومیەکەن و چی مەحکومی چی هێزەکان خۆتم کاریان کردووە هێزانێش بێ ئیجازە ئێوە ناتوانێت و کارە ناکەن گەرەک مەبرێم ئەوان فریبی و گولە جوابی ئەمانەسە ئەوان فریبیەکەی نایبڕەوە گولەکەیشی نایبڕێ بەنەزرم چون هەر ئەو قسە و باسەکە خۆیانێکن ئەڵێن 65% ڕێیمان پێ نەدەن حقیقەت ئەوەیەک معناوێت کە تۆم ناوێت ئەم بۆیە بارەگات ئەسووتێنم تۆم ناوێت بۆیە لە بەرابەر تاوێساوم تۆم ناوێت بەنابەرین بە گولە مەحەل نابێ لاسایکردنەوەی جمهوری ئیسلامی کارێکی غەڵەتە بۆیە جمهوری ئیسلامیش بالاخره بەم شێوە ڕۆی بۆیە ئیسا بالاخره خەڵک لە ئەبعادی ملیۆنیا بەربەرەکانی لەگەڵاکەن بەڵام ئەحزابی کوردستان ناتوان بەرگەی خەڵکێک 5-6 ملیۆن خەڵکی ناڕازی لە کوردستانی عێراق بگرن بۆی گەرەکەوە بڵێم کە ئەوان ناتوان معنایەوە ئەوان برژوان سەرمایەدارن بۆ ئەوە هاتوونەتە سەر حکم کە خۆیان دەوڵەمەنەوەکەن بۆ ئەوە کە هاتوونە سەر حکم کە مافی سیاسی اجتماعی و کۆمەڵایەتی ئابووری خەڵک غەسب بکەن و خوانی پێ دەوڵەمەندکەن و ئەو تەبەقەکە ئەمان حمایەتیانەکەن و ئەمانە حزبایەتیان بۆکەن و بالاخره شەکیان بەدەستۆ گرت و مافیان بپارێزن ئەوانە دەوڵەمەندەکەن ئەمە اتفاقێکە کە لە کوردستانی عێراق ڕوویداوە خەڵک ئەبێ بربەرەکەیان لەگەر ئەما بکە بۆیە محەسڵ و بەقەڵ تەلەبە هاتە نێو شەقام ئەبێ باو کەس و کار هەموو کەس و کارەکەی بێدی یارمەتی بات و بالاخره بۆ ئەم مافەڕەوا کە خۆشی گریبانگی دەچی دایک و باوکەکە ئەبێ ئەم بربەرەکانێت تا نهایەت ببن سپاس بۆ تۆزەکانە دەوڵەتدارابی وەختمان دەقیقە و نیوە زیاتر وەختمان نەماوە من پرسیار ناتوانم کە مەجالم نییە وەلی ئەگەر خۆت نوقتەیەک منیش سوالم لەکردبێ یا پێ دوابێ لازمە بیڵێ کەمتر لە دەقەیەک فەرموو مەسەلێکی کوردیە ئەڵێ ئەم هێلکە بەسەم گوریسەوە ناوێسێ ئەم وەزعیەتە ناتوانێت دامەی بێت ئەمانە حاکمێنێ برژوا ناتوانێت حاکم و دەسەڵاتداری چینی پێکار بێ برژوا و سەرمایەدار ناتوانێت ڕابەرایەتی خەڵکێکی هەژار و فەقیر کە ئەبعادی ملیۆنیان هەیە کە ئەکسرەتی کۆمەلگایان تەشکیل داوە ناتوانێت مافی ژن بەرابەری ژن و پیا بە ڕسمیەت بناسێ مادەم ئەم ئازابە دفاعکە لە برژوازی وهینی ئەوان بێ بۆیە من گەرەکمەوە بڵێم کە ئەم اتفاقەکە ڕووی داوە بەم پینە و پەڕۆ و بەم تەقەکردنەوە و بەم بریندارکردن و سجنکردن و ئازار و ئەزیەتکردنە ناتوانێت دەوامی بێ و خەڵکە بێ خۆیان ئامادەکەن بۆ ئەوە کە نوێنەرانی سەرمایەداری کورد لە کوردستانی عێراق لە ئەریکەی قودرت کێش نەخۆرەوە خۆیان دەسەڵات بەدەستۆگرن بێ ئەمە ئاوارەجی فەقر و فەلاکەت تیاچوون لە بەحرەکان ئاوارە بوون لە وڵات و لە وڵات و هەناردنەوەیان ئەمانە ئەو شتە لابعادێکی گەورەترا زیاد و زیاترەکەەوە نابێ بەیژ مەگەرین کە خۆیان تیارکەن وەکو تەبەقەی کرێکار ئەم ئاوا هەڵگرن ناو ئاڵاکەی ساز ئەم پەرچەمە بەردەکەن و چنە ژێر چەتری ئەم پەرچەمە بۆ ئەوەکە بە مافی و ڕەوای و واقعی و ئینسانی خۆیان بکەن سپاس بۆ تۆزەکاندا دڵاداری بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دەمەی بەرنامەکانمان بن لە هەر جوهان ساخۆ و سڵامەتیتان ئارەزومانە